سلااوتان لێبێتەوە ئەم کاتتان باش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، بەیانیەی کانونی سنفی فەرهەنگیان سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان، دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری سنا، مانگرتن لە خواردنی پشتیوان ئەفسەر لە گرتوخانەی دڵعاتی سنا، سەپاندنی 16 مانگ زیندان بەسەر محەممەد سۆهرابی لە پیرانشار، کۆبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی ئابادان و ڕێزگرتن لە یادی دوو گیان بەخکردووی شۆڕشی ژینە لە لەشنەشا و پەرەند. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە هەشتی مانگی خەزەڵوەر خانشینکراوانی مخابرات لە چەند شاری کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات بە پێی ڕەواڵی هەر هەفتە لە شارەکانی سنا، کرماشان، ئیلام، ورمێ، تەورێز، بەندەرعەباس، تاران، ئسفەهان، ئەهواز، ئەراک، ئەردەبیل، زەنجان، خوڕەماوە، ئەندیمێژک، ساری، ڕەشت، هەمەدان، قەزوین و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی ژیان خۆپیشاندانیان کرد. خانشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ڕووخاندنی ماڵی هاوڵاتیانی هەژار لە ئیلام لەلایەن حکوومەتەوە ڕۆژی دووشەممە هەشتی مانگی خەزەڵوەر مامورانی شارەداری و هێزە ئینتیزامیەکانی ئیلام هێرشیان کرد سەر دانیشتوانی ناوچەیەکی هەژارنشین لە باکووری شاری ئیلام و خانووەکانیان بەسەریاندا ڕووخان. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان کاژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی دووشەممە هێزە ئەمنیەکانی حکوومەت و شارەوانی ئیلام خانووی چەند هاوڵاتی لە باکووری ئەو شارەیان ڕووخان لە حاڵێکدا وەرزی سەرمادەستی پێکردووە و تیان کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. پێشتریش واتە ڕۆژی دووشەممە دوی گەلاوێژی ئەمساڵ سەرکوتگەرانی ڕژیم جارێکی دیکە ماڵی سێ بنەماڵیان لە کۆتایی شەقامی هەفتیری ئەو شارە ڕووخاند و کاردانەوەی گشتی و بەرخۆدانی جەماوەری خەڵکی لێکەوتەوە. بەیانیەی کانونی سنفی فەرهەنگیان سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان ڕۆژی دووشەممە هەشتی مانگی خەزەڵوەر کانونی سنفی فەرهەنگیان ئێران بەشی تاران لە بەیاننامێکدا قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوەندیان بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ئارمیتا ژینا نیکا سارینە و هێتت کچانی تێکۆشەر بوون کە لە بەرامبەر ئایدۆلۆژی حکوومەتی دیکتاتۆر داوەستان و گیانیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ماوەی 44 ساڵە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بە هەموو شێوەیەک ستەم لە چینە جیاوازەکانی کۆمەڵگا دەکات، بەڵام نەیتوانیوە خواستی گەیشتن بە ئازادی و یەکسانی لە ناخی خەڵکدا بخەنکێنێت. هەزاران ئارمیتا، نیکا و مەحسا لە کۆڵان و شەقامەکانی شارە جۆراوجۆرەکانی ئێران سەریان هەڵداوە و قەت کڕنۆش بۆ ستەمکار نابێت. دەستبەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری سنا ڕۆژی شەممە 6 خەزەڵوەری 1402 هەتاوی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنا بە ناوی سامان محەممەدی تەمەن 37 ساڵ لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان سامان محەممەدی 2 هەفتە لەوبەریش بۆ ئیتڵاعاتی سوپای پاسداران بانگەشت و لێپرسینەوەی لێکرا بوو. ناوبراو ڕۆژی شەممە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕاگوێزی قەرارگای شارانفەری سنەکرا و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکەیانن. مانگرتن لە خواردنی پشتیوان ئەفسەر لە گرتوخانەی دڵعاتی سنا. پشتیوان ئەفسەر بەندکراوی سیاسی و دانیشتووی گوندینەی سەر بە شاری مەریوان ماوەی 2 ڕۆژە دژ بە دەستبەسەرکردنی ببورن نایاسایی و ناڕوونی چارەنووسی مانی لە خواردن گرتووە. پشتیوان ئەفسەر 8 مانگ لەو مەوبەر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی دڵعاتی شارانفەر گوازرایەوە. شانی باسە کە بە دوواداچوونی بنەماڵی ئەو بەندکراوە سیاسیە تا بە ئەمڕۆ ئاکامێکی نەبووە
تەنانەت قازی پەروەندەکەشی وەڵامێکی ڕوونی پێنەداون و سوکایەتی پێکردوون. سەپاندنی 16 مانگ زیندان بەسەر محەممەد سوهرابی لە پیرانشار. محەممەد سوهرابی هاوڵاتێکی خەڵکی پیرانشار کە ماوەیەک لەوە بەر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم دەست بەسەر کرابوو لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی مەهابادەوە بە 16 مانگ زیندانی تازیری محکوم کرا. محەممەد سوهرابی ڕۆژی 21 خەزەڵوەری 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا. دواتر ڕۆژی چوارشەمە 21 بەفرانباری ساڵی ڕابردوو دوای 2 مانگ بەندکران بە دانانی بارمتەی قورسی 5 میلیارد تمەنی و بە شێوەی کاتی لە زیندانی ناوەندی نەغەدا ئازاد کرا. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 16 مانگ زیندان و دوورکەوتنەوە بۆ زیندانی زەنجان محکوم کراوە. لە سێدارەدانی 2 بەندکراوی کورد لە زیندانی خوڕەماوە بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 8 خەزەڵوەری 1402 سزای سێدارەی 2 بەندکراو بە ناوەکانی جەلال وەحدەتی تەمەن 37 ساڵ، خەڵکی ئەلی گودەرز و خەلیل محەممەدی خەڵکی هەرسین و باوکی 2 منداڵ لە بەندیخانەی ناوەندی خوڕەماوە واتە پارسیلۆن جێبەجێکرا. ئەم 2 بەندکراوە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام محکوم کرابوون. ڕۆژی ڕابردوو ئەو 2 بەندکراوە لەگەڵ بەندکراوێکی دیکە بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەیان بۆ ژووری تاکە کەسی ڕاگوێزرابوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هەواڵی لە سێدارەدانی ئەو 2 بەندکراوە لە میدیاکانی کۆماری ئیسلامی بە فەرمی بڵاو نەکراوەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی ئابادان ڕۆژی دووشەمە 8 مانگی خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی ئابادان لە ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی پێترۆشیمی ئابادان ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. کرێکارانی ناڕازی داوایان کرد حەقدەستەکانیان بچێتە سەرەوە و ئیمکاناتی ڕەفاهی و بیمەییان بۆ دابین بکرێت. شایانی باسە کە لە کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەمەدا ناڕازیان خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەرایەتی ئەو ناوەندە سەنعەتیە ببوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە سیری و خارک ڕۆژی یەکشەمە 7 مانگی خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلاتی قارە لە ناوچەی سیری و دوورگەی خارک لە ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری کۆتایی هێنان بە جیاوازی، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەوات، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنەلی نەوت و گەڕانەوەی ئەو بڕە پارەیە لەسەر حەقدەستەکانیان لە ساڵانی ڕابردوو لەژێر ناوی باج کەم کراوە. ڕێزگرتن لە یادی 2 گیانبەخکردووی شۆڕشی ژینا لە لەشتنەشا و پەرەن ڕۆژی یەکشەممە 7 مانگی خەزەڵوەر مەراسمێک بە بۆنەی ساڵڕۆژی گیانبەخکردنی عارف قوربانپور لە شارستانی لەشتنەشای سەر بە پارێزگای گیلان و عەلی سەیدی لە شاری پەرەن سەر بە پارێزگای تەران بە بەشداری بەرینی خاڵگە بەڕێوەچوو. عارف قوربانپور کرێکاری بیناسازی و باوکی کچێکی تەمەن 13 ساڵ بوو. ناوبراو ڕۆژی 7 خەزەڵوەری 1401 هەتاوی هاوکار لەگەڵ شۆڕشی ژینا بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی یەکشەمە کەسوکار و ئازادی خوازانی لەشتنەشا لەسەر مەزاری کۆبوونەوە بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازی بێت. هەروەها لە شاری پەرەند بنەماڵە و خەڵکی شۆڕشگەر لەسەر مەزاری عەلی سەیدی لە گیانبەخکردووانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. هێرشی هێزە ئینتزامیەکان بۆ سەر ماسیگیرانی میناب ڕۆژی دووشەمە 8 خەزەڵوەری 1402 هێزە نظامیەکانی ڕژیم بەدەیان ئۆتۆمبیل و ماتۆرسیکلت هەڵیان کوتایە سەر بەندەری گۆرگان لە ناحیەی بەنزەکی سەر بە شارستانی میناب و بەلەمی ماسیگیرانیان واتە کاسبکارانیان شکاند و دەستیان بەسەر کەلوپەلەکانی نێو دوکانەکاندا گرت. بە پێی راپۆرتەکان پێشتریش هێزە نظامیەکان چەندین جار هەڵیان کوتا بۆ سەر بەندەری کولاهی لە شارستانی مینە بوو و بەلەمی ماسیگرتنی هاوڵاتیانیان ئاگر تێبەردا بوو. ئەم جارە لە ترسی سەرهەڵدانی دووبارەی خەڵک بە شێوەیەکی درەندانەوە بە تەقەی هەوایی و گازی فرمێسکڕێژ هێرشیان کرد سەر کاسبکاران و بەلەمەکانیان شکاند و کەلوپەلەکانیان سەوت کرد.
و دووە هەواڵ سەبارەت بە سەپاندنی سزای 50 ساڵ زیندان بەسەر حشمەتوڵڵا تەبەرزەدی. حشمەتوڵڵا تەبەرزەدی بەندکراوی سیاسی و دەبیری کولی ڕەوتی دموکراتیکی ئێران لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبانی و بڵاوکردنەوەی پرۆپاگەندە بە 4 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کرا. سەپاندنی ئەم حکمە بەسەر حشمەتوڵڵا لە حاڵێکدایەکە پێشتر دادگای ئینقلابی ئیسفەهان ئەو چالاکە سیاسیەی بە 45 ساڵ زیندان مەحکوم کردبوو. ئێستا بە لە بەرچاوگرنی حکمی 4 ساڵ و 3 مانگ بەندکرانی تازەی سەرجەم بە 50 ساڵ زیندان مەحکوم کراوە. ناوبراو پێشتریش 17 ساڵ لە تەمەنی لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا تێپەڕ کردبوو. تەبەرزەدی لە ئێستادا لە زیندانی ئیسفەهان ڕاگیراوە و تەواوی ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەکەی ڕەت کردووە و ڕایگەیاندووە کە دادگاکانی کۆماری ئیسلامی بەلایەوە هیچ شەرعیەتێکی نییە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد و بەختەوەربژین.